گەرم و گەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی دووشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. کۆبوونەوەی خانشینکراوانی تەمین نیشتیماعی لە کرماشان و چەند شاری ئێران، ناڕەزایەتی بەرهەمهێنەرانی تووت فەرەنگی لە سنە، دەستبەسەرکردنی ئەندامێکی بنەماڵەی وریشە مرادی لە شوێشە، گیان لەدەستانی پەنابەرێکی ڕۆژهەڵاتی لە زیندانی تورکیا، خۆپیشاندانی خەڵکی باکووری کوردستان دژ بە سیاسەتە ئاویەکانی تورکیا، کۆبوونەوەی ئێرانیانی ئازادی خواز لە ئاڵمان و سوئێد و ڕێپێوانی هەزاران کەسی دژبەرانی شەڕ و فاشیزم لە ئیتالیا. کۆبوونەوەی خانشینکراوانی تەمین نیشتیماعی لە کرماشان و چەند شاری ئێران ڕۆژی یەکشەممە 18 جۆزەردان خانشینکراوانی تەمین نیشتیماعی لە کرماشان، ڕەشت، تاران، شوش و ئەهواز دژ بە دۆخی خراپی مەعیشەتی خۆپیشاندانیان کرد. بەپێی راپۆرتەکان خانشینکراوانی ناڕازی بە بەدەستەوەگرتنی پلاکارت و وێنەی ئیلاها حسەین نژاد کۆماری ئیسلامیان بە هۆکاری ئەو بارودۆخە زانی و دژ بە بەرپرسانی ڕژیم دروشمیان بەرز کردەوە. ناڕازیان لە دروشمەکانیاندا داخوازیاری زیادکردنی حەقدەست، دابینکردنی بیمەی تەکمیلی، هاوسانسازی حەقدەست، هەڵوەشاندنەوەی سزای سێدارە و ئازادی هەموو بەندکراوانی سیاسی، چالاکانی سنفی و کرێکاری بوون. ناڕەزایەتی بەرهەمهێنەرانی تووت فەرەنگی لە سنە. بەرهەمهێنەرانی تووت فەرەنگی کوردستان ڕۆژی یەکشەممە 18 جۆزەردان لە ئاست سیاسەتە هەڵەکانی کۆماری ئیسلامی ناڕەزایەتیان دەربڕی. بە وتەی جوتیارانی ناڕازی نرخی کڕینی بەرهەمەکانیان زۆر کەمە و داهاتەکەی دەچێتە گیرفانی دەڵاڵەکانی حکوومەت. نەبوونی چاودێری بەسەر کاروباری دەڵاڵەکان وای کردووە کە جوتیاران زەرمەند بن. بایەخنەدانی بەرپرسانی ڕژیم بە جوتیارانی کوردستان لە حاڵێکدایە کە ئوستانی کوردستان بە تەنیایی 65% تووت فەرەنگی ئێران بەرهەم دێنێت. بەڵام سیاسەتە هەڵەکانی ڕژیم وای کردووە کە تێچوو داهاتی کەشاوەرزان یەک ناگرێتەوە. گیانبەخکردنی دوو کرێکاری شارەداری لە سەقز و مەشهەد. لە ڕۆژانی ڕابردوودا دوو کرێکاری شاغڵ لە شارەوانیەکانی سەقز و مەشهەد لە کاتی کارکردندا بەهۆی ڕووداوی هاتووچوو گیانیان بەخت کردووە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ 3 ڕۆژ لەمەوبەر کرێکارێکی شاغڵ لە شارەداری سەقز بە ناوی محەممەد فەیز ئابادی بەهۆی ڕووداوی هاتووچوو لە نزیک ترمیناڵی بۆکان گیانی لەدەستاوە. هاوکات کرێکارێکی شاغڵ لە شارەوانی ناوچەی نوێی مەشهەد بە ناوی محەممەد ئیقباڵی لە کاتی کارکردن لە بڕواری فەکووری بەهۆی پێکدادانی ئۆتۆمبیلێک گیانی بەخت کردووە. دەستبەسەرکردنی ئەندامێکی بنەماڵەی وریشە مرادی لە شوێشە. ڕۆژی یەکشەممە 18 جۆزەردان کەریم ئەسغەری هاوژینی خوشکی وریشە مرادی بەندکراوی مەحکوم بە ئیعدام لەلایەن ئیدارەی ئیطلاعاتەوە لە شارۆچکەی شوێشە دەستبەسەر کرا. بەپێی زانیاریەکان هێزە ئەمنیەتیەکانی ڕژیم بەبێ بەڵگەی قەزایی هێرشیان کردووەتە سەر شوێنی کاری کەریم ئەسغەری و ئەو شارومەندەیانە بە توندوتیژیەوە دەستبەسەر کردووە. تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە هیچ زانیاریەک لەسەر هۆکاری بەندکران و شوێنی ڕاگیرانی ناوبراو لە بەردەستان نییە. گیان لەدەستانی پەنابەرێکی ڕۆژهەڵاتی لە زیندانی تورکیا. لە ڕۆژانی ڕابردوودا پەنابەرێکی دەست بەسەرکراوی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان بە ناوی محەممەد شەمسەدین ئیسماعیلی تەمەن 25 ساڵ لە زیندانی دیاربەکر بە شێوەیەکی گوماناوی گیانی لەدەستاوە. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ 45 ڕۆژ لەمەوبەر محەممەد شەمسەدین ئیسماعیلی لەلایەن پلیسی تورکیاوە دەست بەسەر و بۆ زیندانی ژمارە 2 دیاربەکر ڕاگوێزرا. ڕۆژی 29 مەی ئەو بەندکراوە بە شێوەی گوماناوی لە زیندانی دیاربەکر گیانی لەدەستاوە و ڕۆژی 5 ژوئێن تەرمەکەی ڕادەستی پلیسی سنووری وان کراوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ محەممەد پاش دەست بەسەرکران تەنیا یەک پەیوەندی تەلەفۆنی لەگەڵ بنەماڵەکەیدا گرتووە و ڕایگەیاندووە کە دەست بەسەر و زیندانی کراوە. ئێستا بنەماڵەی ئەو گیانبەخت کردووە لە سنووری وان چاوەڕێی وەرگرتنی تەرمەکەی ڕۆڵەکەیانن. بەڵام پلیسی تورکیا لە ڕادەستکردنی تەرمی محەممەد بە بنەماڵەکەی خۆ دەبوێرێت.
ناڕوونی چارەنووسی محەممەد هوشمەند لە گورتوخانەی مەریوان وێ ڕای تێپەڕبوونی 3 هەفتە بەسەر کاتی دەست بەسەرکردنی محەممەد هوشمەند لە شاری مەریوان چارەنووسی ئەو هاوڵاتیە بە ناڕوونی ماوەتەوە. 3 هەفتە لەمەوبەر محەممەد هوشمەند چالاکی مەدەنی و ژینگە پارێزی خەڵکی مەریوان لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە بەبێ بەڵگەی قەزایی ڕەفێندرا ناوبراو لە ماوەی بەندکرانیدا لە دەستڕاگەیشتن بە پارێزەر و پەیوەندی لەگەڵ بنەماڵەکەی بێبەش بووە و هیچ زانیاریەک لەسەر چارەنووسی لە بەردەستانیە. هێندێک لەسەر چاوەکانی هەواڵ بە میدیاکانیان وتووە کە محەممەد لەژێر ئەشکەنجەی سەخت بۆ وەرگرتنی دانپێدانانی زۆرم لێدایە و کە سوکاری نیگەرانی دۆخی تەندروستی ناوبراون. خۆپیشاندانی خەڵکی باکووری کوردستان دژ بە سیاسەتە ئاویەکانی تورکیا. ڕۆژی یەکشەممە 18 جۆزەردان دانیشتوانی شارستانی گەڤەرپێنار لە باکووری کوردستان دژ بە سیاسەتە هەڵەکانی دەوڵەتی تورکیا بۆ دروستکردنی بەنداو خۆپیشاندانیان کرد. بە وتەی ناڕازیان لێدانی بەنداوی کارناسی نەکراو زیانی لە کەشاوەرجی و ئاژەڵدارانی دانیشتووی 20 گونداوە، بەڵام بەرپرسانی دەوڵەت خۆیان لە ئاست ئەو زیانە بەرپرسیار نازانن. دانیشتوانی گەڤەرپێنار بە میدیاکانی باکووری کوردستانیان وت دەوڵەتی تورکیا بۆ بێتانی حەقاوە پارە لە جوتیاران وەردەگرێت، بەڵام حەقاوەکانیان نادات. کۆبوونەوەی خانشینکراوانی سەنعەتی فولاد و معدەن لە چەند شاری ئێران. خانشینکراوانی سەنعەتی فولاد و معدەن ڕۆژی یەکشەممە 18 جۆزەردان لە شارەکانی ئیسفەهان، قایمشار، تاران، کرمان و ئەهواز دژ بە دۆخی خراپی مەعیشەتی کۆبوونەوە. بەپێی ئەو ویدۆیانە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە، خانشینکراوان بە کۆبوونەوە لە بەردەم سندوقی خانەنشینی و ڕێپێوان لەسەر شەقام دژ بە دەوڵەت دروشمیان بەرز کردووەتەوە و خوازیاری زیادکردنی حەقدەست بەپێی ڕێژەی هەڵاوسان، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی هاوسانسازی، بەهرەمەندبوون لە دەرمانی خۆڕایی، پێدانی مەزایای خانەنشینی و هەڵوەشاندنەوەی بڕیاری دەوڵەت بۆ تێکەڵکردنی سندوقەکانی خانەنشینی بوون. خۆپیشاندانی کرێکارانی پەیمانی و ئەرکان سالس لە گەجساران. کرێکارانی پەیمانی و ئەرکان سالسی شاغڵ لە ناوچەی نەوتی گەشساران ڕۆژی یەکشەممە 18 جۆزەردان بۆ جارێکی دیکە دژ بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. کرێکارانی پەیمانی و ئەرکان سالس لە کۆبوونەوەکانیاندا خوازیاری زیادکردنی حەقدەست، وەلانانی شێرکەتە پەیمانکاریەکان، بەڕێوەچوونی یاسای 14 ڕۆژکار 14 ڕۆژ پشودان، واژۆکردنی گرێبەست بە شێوەی ڕاستەوخۆ لەگەڵ دەوڵەت، دابینکردنی ئیمکاناتی ڕفاهی و بیمەی دەرمانی، بەکردەوە دەرهاتنی مادەی 10 یاسای ئەرک و بەرپرسیارەتی پێرسنۆلی نەوت، پێدانی ئەو بڕەپارە کە لە ساڵانی ڕابردوو وەکو باج لەسەر حەقدەستەکانیان کەم کراوە، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی ڕێزبەندی پێشەکان و کۆتایی هێنان بە دەستێوەردانەکانی دەوڵەت لە سندوقی خانەنشینی کرێکارانی سەنعەتی نەوت بوون. ناڕەزایەتی کرێکارانی شێرکەتی ئاو ئاوەڕۆ لە شوش. کرێکارانی شاغڵ لە شێرکەتی ئاو ئاوەڕۆی شوش ڕۆژی یەکشەممە 18 جۆزەردان لە بەردەم ئەو ڕێکخراوە کۆبوونەوە و خوازیاری پێدانی داخوازیەکانیان بوون. بە وتەی کرێکارانی ناڕازی ماوەی 3 مانگە حەقدەستیان وەرنەگرتووە و لە دۆخێکی سەختدا دەژین. هەروەها خاوەنکار هێشتا حەقی بیمەی ساڵەکانی 97 تا 99 هەتاوی نەداوە و ئێستاش حەقی بیمەکانیان بە تەواوی بە ڕێکخراوی تەمین ئیجتیماعی پەرداخت ناکرێت. کرێکاران دەڵێن بەهۆی نەدانی حەقی بیمە تووشی کێشەی دەرمانی بوون و ناتوانن سەردانی ناوەندە دەرمانیەکان بکەن. کۆبوونەوەی پشکدارانی کارخانەی سیمانی بێئەرجومەند لە شەهرود. ڕۆژی یەکشەممە 18 جۆزەردان پشکدارانی کارخانەی سیمانی بێئەرجومەندی شاهرود لە ئاست نەدانی داهاتی سەهامەکانیان ناڕەزایەتیان دەربڕی. بەپێی ئەو دیمەنانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە، ناڕازیان لە بەردەم فەرمانداری شاهروددا خۆپیشاندانیان کردووە و بە وتنەوەی دروشم ڕایان گەیاندووە چیتر کارت بە ئێسقانمان گەیشتووە و ئەو بارودۆخە تەحەمڵ ناکەن. پشکدارانی ئەو کارخانە خوازیاری پێدانی داهاتی سەهامەکان، بەرزکردنەوەی ڕێژەی وەبەرهێنان، ڕوونکردنەوەی تێچوو و داهاتەکان و بایەخدان بە کێشە و گرفتی کرێکارانی ئەو شێرکەتە بوون. بانگهێشتی چالاکێکی کرێکاری ڕەشت بۆ دادسەرای ئەو شارە. ئیبراهیم دانش پژوونەت نەهزەمی چالاکی کرێکالی خەڵکی ڕەشت و ئەندامی کانونی سنفی خانشینکراوانی گیلان
بۆ لەقی چواری دادسەرای گشتی و ئینقلابی ئەو شارە بانگهێش کرا. بەپێی ئێبلاغیەی دادگای ئینقلابی ڕێشت، ئیبراهیم دانشپژوو نەهزەمی بە تۆمەتی تەبلیغ دژی نیزام بۆ ئەو ناوەندە قەزاییە بانگهێش کراوە. شایانی باسە کە لە ڕۆژانی ڕابردوودا چەندین خاننشینکراو لە چەند شاری ئێران بە بیانووی بەشداری لە ناڕزایەتیەکان بۆ ناوەندە قەزایی و ئەمنیەکان بانگهێش کراون. کۆبوونەوەی ئێرانیانی ئازادیخواز لە ئاڵمان و سوئێد. ڕۆژی شەممە 7 جۆزەردان بەپێی ڕەواڵی هەر هەفتە ئێرانیانی ئازادیخواز لە شارەکانی فرانکفورت و یوتوبوری دژ بە کۆماری ئیسلامی خۆپیشاندانیان کرد. بەشداربووانی ئەو چالاکیانە بە بەدەستەوەگرتنی وێنەی ئێلاها حسێن نژاد و بەندکراوانی مەحکوم بە ئیعدام دژ بە کۆماری ئیسلامی دروشمیان بەرز کردەوە و خوازیاری هەڵوەشاندنەوەی سزای سێدارە و ئازادی هەموو بەندکراوانی سیاسی بوون. خۆپیشاندەران لە دوو بەیاننامەی جیاجیادا پشتیوانی خۆیان لە بزوتنەوەی ژیان ئازادی و مانگرتنی کامیۆنداران دووپات کردەوە و نیگەرانی خۆیان سەبارەت بە نەبوونی ئەمنیەت بۆ ژنانی کۆمەڵگا نیشاندا. دوایین هەواڵمان سەبارەتە بە ڕێپێوانی هەزاران کەسی دژبەرانی شەڕ و فاشیزم لە ئیتالیا. ڕۆژی شەممە 7 جۆزەردان 300,000 دژبەری شەڕ و فاشیست لە شاری ڕۆمی ئیتالیا ڕژانە سەر شەقام و دژایەتی خۆیان لەگەڵ کۆمەڵکوژی خەڵکی غەزا لەلایەن ئیسرائیل و سیاسەتەکانی دەوڵەتی جۆرجیا مێلۆنی نیشاندا. خۆپیشاندەران بە بەرزکردنەوەی ئاڵای فەلەستین دژ بە دەوڵەتی ڕاستگەرای جۆرجیا مێلۆنی دروشمیان بەرز کردەوە و دەوڵەتی ئەو وڵاتەیان بە هاودەستی لە ژینۆسایدی خەڵکی غەزە تۆمەتبار کرد. ناڕازیان لە دروشمەکانیاندا خوازیاری کۆتایی هێنان بە هەناردەکردنی چەکوچۆڵ بۆ ئیسرائیل، ڕاگررتنی شەڕ، ڕاگەیاندنی ئاگربەستی هەمیشەیی، کردنەوەی سنوورەکان و گەیاندنی یارمەتی مرۆیی بە خەڵکی لێقۆماوی غەزە بوون. بینەرانی عەزیز و خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا. هەر شاد بژی.